گرتن الگوری کیفا وان به وی تا بگرن ام بحث حکومت باشور کردستان دکن ددمکه دا کو دیالوگا کردی بریف دچن کریار حکومت باشور آگر فتنه یان وی دخن دیروکا ده ماه شانده سالا 2021 ده هیزن پدکی نونرین رهبری خسر لهولێرێ مصطفى عثمان مصطفى عزیز و جهاد حسن کوش بۆ پێشوازی کردنا میوانان دچوون بەلافرگا هەولێرێ ئەو گرتن حتا ڕۆژا ئیرۆ چارە نویساوان نەدیارە هەروەها میوانێک و خواستن دەرباسی باشوور ببن ji بۆ بانگا براتی ئازادی و داخوازا یەکبوونا کوردان هاتبوون ئەو دسەری دەژ بۆ کۆ ئاگرێ شەڕێ نافخۆیی ڕاوەستینن لێ مخابن ئەو بیتیا حکوومەتا پەدەکێ نەهێشت و ئەو شاندا بگێژن ئارمانجا خۆ و ئەو ژیدان گرتن و هێنجوان بەگەڕاندن وڵاتێ وان یەک ژوێشاندێ پارلەمەنتەرێ ئەڵمانیە کورد هاکان تاش چماکۆ کوردە و نەپەدەکەیە لە بەلافرگا هەولێرێ هاتە بنچافکردن ئەو پشترە ئەو دەرسی نۆرکردن ئەبژی تێواتەیە کۆپەدەکێ دخوازە شەڕێ کورد کوژیە پێک بینە ئەو ئاگرێوی گوڕ بکە ئەف کریار تەنیش بۆ بەرژەوەندیە ڕایەدارێن پەدەکێ ئەو دکە بە خزمەتا دژمنێ کورداندا هاو دژمنێک و هەول دەدە فتنەیان چێکن ئەو نێزی بوونا کوردی قەدەخە بکە چما حکومەتا باشوور وان کریاران ددۆمینە ماقەی کوردایەتی تەنێ لەسەر ناوێ وان هاتیە گەلۆقەی ئاخا کوردستانێ لەسەر ناوێ ڕایەدارێن پەدەکێ هاتیە ئەمزا کردن و حتا کەنگی پەدەکێ لەگۆری داخوازێن ترکان وێ تەف بگەرن